دەمانەوێت میمەگە دروستکەینەوە مایکەکە میشەکە ئەمەوێ ئەمڕۆی سیتی سینەما تامشانم ئەو ئیڤنتەی کە کرمان ئەمە نمایشی کاتژمێر نیوە و لە ڤیدۆکە نمایشی 6:30 تامشانەی سێری و قەرەباڵغیەکەن و لەگەڵ ماوەرە Here comes the Spider-Man. Is he strong? Listen, bud. He's the radioactive blood. Can he swing from a thread? Take a look overhead. Hey there, there goes the Spider-Man. وەکوی بینن خەڵکێکی زۆری لێە جایتر لەگەڵمان بن. Like a streak of light, he arrives just in time. Spider-Man, Spider-Man, friendly neighborhoods. ئەمڕۆ یەکەم ڕۆژی نمایشی فیلمی سپایدەرمان بوو. ئەمڕۆمان کۆتایی هاو ڕۆژەکانی کە بەردەوامە بین وەرن لەگەڵمانە بینەر بن.